ڕانەگەیاندنی ڕۆژانەی ئاماری چاکبووەکانی پەتای کۆرۆنا لە شاری سلێمانی بۆتە جێگەی پرسیار لای هاوڵاتیان. دیار نییە لە نێو ڕاگەیاندنی لیستی چاکبووەکانی پەتای کۆرۆنا کە وەزارەتی تەندروستی 24 کاتژمێر جارێک ڕایدەگەێنێت بۆچی چاکبووەکانی سلێمانی تێدا نییە. لە کاتێکدا بەڕێوەبەری یەکێک لە سەنتەرەکانی چارەسەری کۆرۆنا دەڵێت تەنها لە نەخۆشخانەکەی ئەوان ڕۆژانە زیاتر لە 20 کەس لە پەتاکە چاک دەبنەوە. کاگەر ئاماری هەفتەیە گوێر بگریت ئەو ڕێژەیە دەبێت بە 140 کەس. ڕۆژانەش نەخۆشمان چاک دەبێتەوە، ڕۆژانە نزیکەی 20 نەخۆش لە خەستخانەی جمهوری ڕوانەی ماڵەوە ئەکرێنەوە لەژێر چارەسەر و لەژێر ڕێنمایی پزیشکی ئەمێننەوە. دوای هەفتەیەک دوو هەفتەیەنەوە فەحسی تازیان بۆ کرێتەوە. وەشکر بۆ خوا زۆر لەو نەخۆشانەی کە چاک ئەبنەوە دوایی خوانە چم بۆ بانکی خوێن پلازمای خوێنە بەخشن بۆی بتوانێت نەخۆشێکی تر ڕزگار بکرێت، گیانی نەخۆشێکی تر ڕزگار بکرێت. پێیام لەسەر ئەو بابەتە چەند جارێک پەیوەندی کرد با بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. ڕۆژانە وەزارەتی تەندروستی ئاماری توشبوون و گیان لە دەستدان با پەتای کۆرۆنا ڕادەگەیەنێت، بەڵام کەمترین چاکبوونەوە تەنها لە سنووری پارێزگای سلێمانیە. پرسیارەکە ئەوەیە ئەو ڕێژە زۆرەی توشبوون بە کۆرۆنا لە سلێمانی تۆمار دەکرێت، ئایا چاکبووەکان بۆچی ڕاناگەیەندرێت و ئێستا زۆرینەی فۆکسەکان خراوەتە سەر ڕێژەی مردن و توشبوون لە کاتێکدا زۆرێک لە هاوڵاتیان بەهۆی ترس لە ڤایرۆسەکە وریان لەدەستداوە. هاوکات هەفتەیەک بەر لە ئێستاش لە یەکێک لە گەڕەکەکانی سلێمانی هاوڵاتیەک بەهۆی ئەوەی دەرکەوت بوو هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە کۆتایی بە ژیانی خۆی هێنابوو. بەداخەوەمێکێ لە حاڵەتەکان ئەوەی کە زۆر وا دروست بووە کە ڕێژێ مەسەن لە سلێمانیەگە 200-300 کەس ڕۆژانە توش بێت چەند کەسێک دەمرێت کەواتە یەک لەسەر بۆ نمونە یەک لەسەر جاروا دوو لەسەر 100. یعنی ئەمە با ئەو شتە بزانین کە توشبوون بە کۆرۆنا شێرپەنجە نییە، توشبوون بە کۆرۆنا یەکسان نییە بە مردن. ئەوەتانە لە عالەمە ئەگەر بە ملیۆنەها خەڵک توش بێت بەڵام بە ملیۆنەها خەڵکی چاک دەبێتەوە. بۆیە ترس و خۆف و دڵڕاوکێ نهێشتنەکە لە تاکانە زۆر باش و چاک و مەزبوطە و هۆکارە. ڕەنگە ئێستا بەڕێزێک بڵێ دکتۆر جات جەنابتان و ئەمساری ئێوە ئەو ترس و خۆفتان دروست کردو. آخر ئەگەر بۆ نمونە نشتڵی وریا بن، نشتڵی ئاگادار بن، نەڵی خۆ بپارێزن، نەڵی کاکە دوورکەوەرە و شتەکە بە فشە بگیرێت، ئەوش بە خۆی شتێکی خراپە. بۆیە هەر لە ڕووی زانستی و لە ڕووی پزیشکی و لە جیهانە دەڵێ لەلایەکەوە قەیچێکە ترساندنی خەڵک بۆی حەزەر بکە، بەڵام لەلایەکشەوە نهێشتنی ترس و دڵڕاوکێکە و بێتاقەتیەکە بۆی بەرگری لاشیان باش بێ و زاڵبن بەسەر نەخۆشتۆرە. بەڵام هاوشانی ئەوەش بەڵام دەبێت بەردەوام ئیش لەسەرەوە بکرێت کە چەند توش بوو چاک بۆتەوە و ئەگەر بکرێت مقابلەی ئەو کەسانە بکرێت کە چاک بۆتەوە زۆر کاریگەری حاڵەتێکی دەرونی زۆر باش و چاک و مەزبوطی دەبێت بۆ کەسەکان. بە بڕوای زۆرێک لە چاودێران پێویستە بەرپرسان زۆر بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و باڵانس ڕابگرن لە نێوان توشبوونی پەتاکە و ئاماری چاکبووەکان، چونکە ڕاگەاندنی ئاماری چاکبووەکان ورە و هێزی زیاتر بە هاوڵاتیان دەبەخشێت. وەکو توێژەرێکی دەرونی دەڵێت کۆرۆنا یەکسان نییە بە مردن و وەکو چۆن بە ملیۆن کەس تووشی پەتاکە بوون بە ملیۆن کەسی چاک بوونەتەوە. تەنها ئەوە بەسە هاوڵاتیان پابەندی ڕێنماییە خۆپارێزیەکان بن و دەرونی خۆیان بە ترس و دڵەڕاوکێ نەشێوێنن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.